لە سەردەمانی کۆنەوە لە نێو بەشێک لەو ئاین و ڕێبازە معنەویانەی کە مرۆڤ پابەندیان بووە، گۆشەگیری و دوورکەوتنەوە لە کۆمەڵگە و خۆتەرخانکردن بووە بۆ خواپەرستی. لەم ئاین و مەزهەب و ڕێبازانەدا بۆ گەیشتن بە قۆناغێکی بەرزی ڕۆحی و معنەوی، گۆشەگیربوون وەک ئامرازێکی کاریگەر بۆ پاراستنی ڕۆح و پاکردنەوەی دەروون و بە مەبەستی خواپەرستی و نزاکردن گیراوەتە بەر و پەیڕەوکراوە. لە بەشێک لە مەزهەب و ڕێبازەکانی ئاینی کریستیانیشدا ڕەبەنی ڕێوشوێنێکە بۆ گەیشتن بە قۆناغێکی بەرزی خواپەرستی. لەم ڕێبازانەدا ڕەبەنی دوو شێوازی هەیە، ڕەبەنی بە شێوەی تاک و ڕەبەنی لە جۆری بە کۆمەڵ. هەردوو ڕێبازەکەش لە سەدەی چوارەمی زاینی دەستی پێکردووە. لە باشووری کوردستاندا یەکێک لەو شوێنانەی کە مەڵبەندی ڕەبەنەکان بووە، گێری ڕەبەن هورمز بووە. كل شي بنتعلمه تروشێ بە دڵافە. هەموو ساڵێک لە ڕۆژی دووشەممە و دوای 3 هەفتە لە هاتنی جەژنی قیامە یاد و ڕێوڕەسمی تایبەت بە ڕەبەن هورمز دەکرێتەوە. ڕەبەن هورمز لە سەدەی حەوتەم یان ورتر بڵێم لە ساڵی 640 زاینی لە وڵاتی فارسەکانەوە هاتۆتە نێو خاچی دووڕووبار یان میزۆپۆتامیا، دواتریش ئەم دێرەی دروست کردووە. ئێمە وەکو ڕەبەنایەتی ئەنتوانی هورمزی کلدانی هەموو ساڵێک بەم بۆنەوە ڕێوڕەسمی تایبەت و قەداس ئەنجام دەدەین. ڕەبەن هورمز بەمە ناسراوە کە خەڵکی نەخۆش بە مەبەستی چارەسەری بۆ لای هاتوون و ئەویش چاچی کردوونەتەوە کە کەسێکی پیرۆز و پیاوچاک بووە. ئەم دێرە لە باکووری ڕۆژهەڵاتی شارەدەی ئەلقوش و لە نێوچیای باعدرێ هەڵکەوتووە. دێری ڕەبەن هورمز لە سەدەی حەوتەمی زاین دروست کراوە. بوونی ژمارێکی زۆری ئەشکەوت لە پاڵ بەرزاییە سەخت و ئاسیەکانی چیای باعدرێ، ژینگەیەکی گونجاویان بۆ زۆر لە باوەڕدارانی ئاینی مەسیحی ڕەخساندووە تا بڕۆنە ناو گۆشەگیری و قۆناغی دابڕان. ئەم ئەشکەوتانە لە ڕوانگەی خەڵکی ناوچەکە شوێنگەلی پیرۆزن، چونکە لە نێویاندا چەندین پەرج و چیرۆک ڕوویانداوە. ئێمە وەک نەریتێک ساڵانە لە یادی ڕەبەن هورمز ئامادە دەبین و بەشداری لە ڕێوڕەسمی تایبەت بەم بۆنەیە و قەداس دەکەین. خەڵک مەودایەکی دوور و درێژ بە پێیان سەر دەکەون بەسەر چیای ئەلقوش تا خۆیان بگەێنە دێری پیرۆزی ڕەبەن هورمز. هەر لەم بۆنەیەدا مەسیحیەکان لە شار و شوێنە جیاکانەوە دێنە ئێرە و بەشداری لە بۆنەکە دەکەن. یادەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەڕێوە دەچێت. ڕۆژێکیان تایبەتە بۆ هاوڵاتیانی خودی ئەلقوش، ڕۆژەکەی دیکەش بۆ هەموو ئەو مەسیحیانەیە کە لە دەرەوەی ئەلقوشەوە ڕوو لێرە دەکەن. بەمەش مافی هەموو مەسیحیەکان دەدرێت تا بەشدار بن لەم بۆنەیەدا. رهبان تيما نوفيوي الرهبان الأنطونية الهرمزدية الكلدانية. الرهبان الأنطونية هاتية شمروفك نوفيوي مار أنطونيوس أبي الرهبان. أفا هاتية إش مصر. عمل فيري نوكا أف دير رب هرمز فكرة الراهب هاتية إنجيلي. أف رب هرمز مؤسس
في ديريا القرن السابع هاتية إيش إيران بس بري ربا هرمز يا قرن السابع هبي غير أديورا يا شيخ متى مار بهنام أو بتشك كفت يعني جد بيجن يعني أقدم إيش ربا هرمز أو بقرن الرابع قرن الخامسة بس ربا هرمز يا قرن السابع. دامەزرێنەری ئەم دێرە و قوتابخانەی تایبەتی ڕەبەنی لە ناوچەکەدا ڕەبەن هورمزی پیرۆز بووە. ئەو کوڕی یەکێک لە پاشاکانی ئێران بووە کە وڵاتی خۆی جێهێشتووە و ڕووی کردوتە ئەم بەرزاییانەی چیای بەعادرێ. وأفريقيا قالك طنجة وطارية أفريقيا تشت بو جيا يا ربو هرمز. بە دامەزراندنی قوتابخانەی تایبەت بە ڕەبەنەکان لەلایەن ڕەبەن هورمز ئەم دێرە دەبێتە بنکەی سەرەکی بۆ پاتریاکی ڕۆژهەڵات و گەاندنی پەیامی ئاینی و خواپەرستی بۆ وڵاتانی دەوروبەر. قبراء يا ربو هرمز يعني تقريبا قرن حفتية فكرة الراهب هاتية يعني مروفة تركت حمي دنيا حمي تشتا بس ديمينت بوي تعبت وتزعت ونوفيشا بو خده وأف حديد الفيريا وقتي مروف قالك تلين فيري زوار وخاصة وقتي شينادير ربامز دروجة يعني بيشتي عيد القيامة تقريبا باس دروجة قالك مروف دين فيري نفيجا تشيكن تشتك يعني بوخدي وباشي دي اخن اف حديد وك امنيتا تشتك بجن بوخدي وهريك ايماني ويا كده. بۆ ڕێزگرتن لە کەسایەتی ڕێبازی ڕەبەن هورمز و ئەو پەیامە ڕۆحی و معنەوی کە ئاراستەی کردووە هەموو ساڵێک بۆنەیەکی تایبەت لە شارەدەی ئەلقوش بەڕێوە دەچێت. لە بەشێکی زۆر لە کریستیانەکانی ئەلقوش و ناوچەکە لە ڕۆژی دووشەممەی سێمین هەفتەی دوایینی جەژنی قیامە بۆ ماوەی 2 ڕۆژ بەشداری لەم بۆنێ دەکەن. بۆ ڕێزگرتن لە کەسایەتی ڕێبازی ڕەبەن هورمز و ئەو پەیامە ڕۆحی و معنەوی کە ئاراستەی کردووە هەموو ساڵێک بۆنەیەکی تایبەت لە شارەدەی ئەلقوش بەڕێوە دەچێت. لە بەشێکی زۆر لە کریستیانەکانی ئەلقوش و ناوچەکە لە ڕۆژی دووشەممەی سێمین هەفتەی دوایینی جەژنی قیامە بۆ ماوەی 2 ڕۆژ بەشداری لەم بۆنێ دەکەن. ڕۆژی یەکەمی ئەم بۆنەیە تەنیا کریستیانەکانی ئەلقوش بەشداری تێدا دەکەن. ڕۆژی دووەمیش تایبەتە بە کریستیانەکانی ناوچەکە بە مەژمافی بەشداری دەدرێتە هەموو کەسێک. سەرەتای ڕێوڕەسمەکەش تایبەتە بە بەڕێوەچوونی قەداس
کە وەک نەریتێکی ساڵانە لە دێری بەناوبانگی سەیدە بەڕێوە دەچێت. دێری سەیدە چەند کیلۆمەتر خوارتر لە دێری ڕەبەن هورمز لە نێودەشتی ئەلقوش هەڵکەوتووە. ئەم دێرە مێژوویەکی دێرین و پڕ لە هەوراز و نشێوی هەبووە و لە چەند قۆناغێکدا تووشی ڕووخان دەبێ. بەڵام لە ساڵی 1880 زایندا ڕەبەنێک بە ناوی جوبراییل دەمبۆ کە خەڵکی ماردین بووە بە پاڵپشتی هەندێک هاوڵاتی و بە هاوڕێتی ژمارەیەک ڕەبەن بناغی ئەم دێرە نوێیی لە خوار دێرەکەی پێشوو داناوە. ئەمە هاتین لە شەقلاوە بۆ بەشداریکردن لە شێڕەی ڕەبەن هورمز لە ئەلقوش دەکەوێت. دائیمان هەموو کریستیانەکان بەو ڕۆژە دێن زیارەتی دەکەن لە عنکاوە لە شەقلاوە لە دیانە. هەروەها هاتین بەشداری مەراسیمەکەمان کرد. ئەو مەراسیمە هەموو ساڵ دەکرێت بۆ ڕۆژە ڕۆژی یعنی شێڕەکە پێی دەرێن شێرە هەموو کریستیانەکان دێ لێرە تا بەشداری ئەو شێڕێ بکەن دوعا دەکەن و دەچینە جێیەکی دیکەش هەیە لەسەرێ پێی دەرێن ڕەبەن هورمز ئەویش دێڕێ دەرێن دێڕی سەیدا هەردوو جێ یعنی قداسی پێ دەکرێت هەموو کریستیانەکان بەشداری دەکەن. دوای ئەوەی کە ڕێوڕەسمی تایبەت لە دێری سەیدە بەڕێوە دەچێ قۆناغێکی دیکەی بۆنەکە دەست پێ دەکا. خەڵک لە چین و توێژی جیاوازەوە بە مەبەستی گەیشتن بە دێری ڕەبەن هورمزی پیرۆز بەرەو بەرزاییەکانی چیای بەعادرێ بەڕێدەکەون. زۆربەی خەڵکیش بە پێیان ڕوو لەم شوێنە دەکەن چونکە ئەم کارە بە پیرۆستر و ڕەواتر دەزانن. ڕێگەیەکی سەخت و دژوارە گەیشتن بە شوێنی مەبەست پێویستی بە ماندووبوونێکی زۆر هەیە. أو دائرة الزيتونة سيد المسيح هاتي القدس نهاتي القدس وجاء لمي أو زيتونة أو همي تهلجري دنا بهيوي أو مناسبة وقتي مناسبة أو زيتونة هاتنوكا أم أو زيتونة هل جريت ودينا بتشكي يعني سيد المسيح هل جريت ودين دبن بومالي هيك ايكي نساخة هيك ايكي دينا هيك رزقنينا هيك دبن ماليما هو صحيح وجاب إيمانا هيك تهيا إيمانة تباشا خودي دادبوتو هيك إيمانة تناباشا خودي نادبوما بوشي بيجت هيك تهيا إيمان دي بيجت شو أو تياي رابج ودري هرا ودري درابي هيك إيمانة تباشا هيك إيمانينا شنابت وزنوك كان نا رمضان هيا نا إيمان هيا نا جولك وكو برنينا بري أم جناها بوما تم يعني ديري بلا جواريب أو هدو أو جولك ما لازم دريجة أو دسروك لازم سريما أو نبيني ألم جناها وجاء نوك شو أو همي شو بەهۆی پیرۆزی کەسایەتی ڕەبەن هورمز و دێرەکە بەشێک لەو کەسانی ڕوویان لە شوێنەکە کردووە بە مەبەستی چارەسەری نەخۆشی یان کێشە و گرفتەکانی خۆیان و کەسوکاریان خەریکی نزا و پاڕانەوە دەبن. من ئەمڕۆ هاتووم سەردانی دێری ڕەبەن هورمزی پیرۆز بکەم تاکو بەشداری بکەم لە قوداس و ئەو ڕێڕەسمە تایبەتیانەی
کە بۆ یادی ئەم کەسایەتیە پیرۆزە لە ئەلقوش بەڕێوە دەچێت. ناوی ڕەبەن هورمز لای ئێمە واتایەکی تایبەتی هەیە و کەسایەتەکەشی لای هەموو کریسیانەکان بە تایبەتی لای خودی ئەلقوشیەکان زۆر خۆشەویست و پیرۆزە. ڕێوڕەسمی ساڵانەی تایبەت بە ڕەبەن هورمزی پیرۆز نەک تەنیا کریسیانەکانی ناوچەکە بەڵکو خەڵکی دەرەوەی وڵاتیش پەرکێش دەکات. أنا من ناس دهوكن الأصلي بس ثيثا من ودر من ثيثخا من خەڵکی دهۆکم بەڵام لە دەرەوەی وڵات دەژیم. هاتووم بۆ سەردانی ئەم دێرە زانیومە ڕەبان هورمز پیاوێکی پیرۆزە. بۆیە ئەمڕۆ بە پێویستم زانی سەردانی ئەم دێرە بکەم تا لێرە نوێژ و نزا بکەم. خەڵکێکی زۆرم بینی کە سەردانی ئێرە دەکەن بۆ نزاکردن. بەشداریکردنی ئەو خەڵکەی بە هەزاران کیلۆمەتریان بڕیوە و لە کیشوەری دیکەوە هاتوون ئەوە دەسەلمێنێت کە ڕێوڕەسمەکە لە چوارچێوەیەکی خۆجیی دەرچووە و بووەتە بۆنێکی جیانی. دوای ڕۆژێکی پڕ لە ماندووبوون و پاراوتنی ڕۆحی سەردانکەران لە بەرزاییەکانی چای بەعادرێ بەرەو دەشتایی دادەخشێن. ئەوان نوێ ڕایەوەی کە زۆر ماندوو بوون بەڵام دڵخۆشن و چاوەڕێی ساڵێکی دیکە و بەشداریەکی دیکە دەکەن. هەر لە کۆنەوە بیستومانە کە ڕەبەن هورمز مرۆڤێکی پیرۆز و پیاوچاک بووە. ئەمەش وای کردووە کە ڕێگەیەکی دوور و درێژ ببڕین و لە شارۆچکەی شەقلاوەوە ڕوو لێرە بکەین بۆ ئەوەی نزا بکەین و بپاڕێنەوە تا نەخۆشەکانمان چارەسەر بکات و تەندروستیمان بۆ بگەڕێتەوە. من خۆم کەسێکی پەککەوتم بۆیەش هاتوومەتە ئێرە چونکە زۆر بیستومە کە خەڵکی پەککەوتە و نەخۆش لەم شوێنە پیرۆزەدا چاک بوونەتەوە. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە باوەڕێکی تەواومان بە پاکی و پیرۆزی ڕەبەن هورمز هەیە.